با جوانترین سڵاو دەست بە بڵاوکردنەوەی بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان دەکەین. من مختەبەر شێروانی میواندارەتی ئەم بەرنامەیە دەکەم. پرۆسەی دانووساندن کە بە پرۆسەی ئاشتی لە تورکیا بەنێوبانگە نێوان حکوومەت و هەروەها ڕێبەری بەندکراوی پەکەکە عەبدوڵڵا ئۆجەلان لە مانگی دەی ساڵی ڕابردوو دەستپێکرا. ئامانجەکەشی کۆتایی هێنان بە شەڕی خوێناوی دایان ساڵانە کە گیانی لە زیاتر لە 40,000 کەس ستاندووە و بوو بە مایەی گەشەنەسەندنی هەرێمی کوردستانی تورکیا کە لەم وڵاتە بە باشووری ڕۆژهەڵاتی زۆر بە کوردنشین بانگ دەکرێت. ڕێبەرانی کوردی تورکیاش داوایان لە سەرۆکوەزیر ڕەجەب تاییب ئەردوغان کردووە ریفۆرم و چاکسازی وەک بەشێک لەم گفتوگۆیانە قسەی لەسەر کراوە دەست پێ بکات. تورکیاش دەڵێت کوردەکانیش دەبێت بەڵێنی خۆیان بەجێ بگەێنن بۆ ئەوەی بەخێرا شەڕکەرانی پەکەکە کاری کشانەوە لە تورکیا بۆ باکووری عێراق بە کۆتایی بهێنن. و هەلا هەماندا مانگی ڕابردوو ئاژانسەکانی دەنگ و باسی دەرەوە و ناوخۆ لە ناویان ڕۆیترز لە زاری جەمیل بای کە تازە کراوەتە بە جێگرێکی سەرۆکی بەندکراو لەمەر پێشهاتەکان و هەنگاوەکان گوتی دەبێ بە پێشەوە بچن و یەکی مانگینۆ دوامۆڵەتە و بایەک گوتی ئەگەر تەنانەت ئەوەی سپتامبەر تا 1 سپتامبەر هەنگاو نەندرێت وا تێدەگەین کە ئامانج ئاشتی نییە و لەو حاڵەتەدا بزوتنەوەی ئازادی و هەروەها گەلی کورد بەرگری لە خۆی دەکات. باشە ئەم هۆشداریانە مانای چییە؟ هەروەها بژار لەبەر کوردەکان چیە؟ گەڕانەوە بۆ شەڕە یانیش دەستپێکردنی شێوازەکی دیکەی خەباتە بۆ دابێنکردنی مافی خۆیان و ئایا حکوومەتی تورکیا بێ گۆڕانکاری دەستوری تەنانەت ئەگەر بشی هەوێت دەتوانێتن ریفۆرم دەست پێ بکات بۆ دابێنکردنی مافی گەلی کورد لە کوردستانی تورکیا؟ ئەمانە چەندین پرسیارن ئاراستەی دوو میوانی بەڕێز دەکەین. دکتۆر جەبار قادر پسپۆری مێژووی تورکیا و کورد و هەروەها سەباحەدین کورکمەز پارێزەر و سیاسەتمەداری کورد. دکتۆر جەبار قادر ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت. بەڕێز کورکمەز ئەم کاتەی جەنابیشت باش و بەخێر بێی بۆ بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان. دیارە بۆ خۆت دەزانن ئەو بەرنامەیەکی کاتژمێرە نیە جالەبەرەوەی کات لە لامان زۆر گرنگە. پێم خۆش بۆ بەڕێز کورکمەز جەنابت ئاوڕێگوۆی بدەیەوە لە ساڵی 2012 لە ئۆکتۆبەر کە پرۆسەی ئاشتی دەست پێکرا زۆر چاوەڕوانی هەبوون کەم پرۆسەیە چاکتر بە پێشەوە بچێتن. بە لێکدانەوەی جەنابەت ئەم پرۆسەیە ئایا هیچ بە پێشەوە چۆ یان نا؟ تشتا بربچاو دەستپێکە پرۆسەی هەتانۆها تشتی بربچاو مادی پێک هاتنە ئەوە کو کوشتنên siyasî کوشتنên şerê siyasî gerîla û eşkera eva bi hekî mangê dawî de sekiniye û veşandina şervanên PKK ji Bakurê Kurdistanê dest pê kiriye. Tişta madî tişta berbiçav hesteyî ew ku ev pêk hatine çêbûyî wekî dina hemû tişt aynû tas aynû hemam karım bibêjin li alî siyaseta Kurda û Tirkiye devam dike. Tişta esasî ev e. بەڵێ دکتۆر جەبار قادر هەر وەک لە سەرتاش باسم کرد کە پەکەکەش وەکو دەڵێن دوامۆڵەتی دیار کردووە کە دەبێت سەرۆکوەزیری تورکیا و حکوومەتەکەی هەنگاوی زیاتر بنێتن هەنگاوی کۆنکریت بێنێت بۆ پێشخستنیان پرۆسەیە. مەبەستی پەکەکە لەم هۆشداریە چییە؟ بەڵێ من پێم وانییە مەبەستێکی ئەوەیان هەبێ ئەوەی کە بەڕاستی دەیڵێن وا دەکەن بۆ نمونە جارێکی تر دەست بە چەک بدەنەوە یا شەڕ دەست پێ بکاتەوە. پێم وایە ئەمە بەشێکە لەو ململانێ و شەڕە دەرونیەی کە لە بارێکی وادا دێت لە بارێکدا کە ئەم پرۆسەیە چوارچێوەکەی دیار نییە، بنەماکانی دیار نییە، دروشمەکانی دیار نییەەوە یەکلایەنەیە. لە سەرەتاوەکە ئێمە باسمان کرد و خەڵکێکی زۆر نیگەرانیان هەبوو لەوەی کە ئەم پرۆسەیە بە یەکلایەنە دەستی پێکردووە. دەست پێشخەریەک لەلایەن کوردەوە هەیە بەڵام لەلایەن حکوومەتەوە هیچ نییەوە. ئێستا سەرکردەکانی پێکەکە دان بەوە دادەنێن کە نەڕێککەوتن هەیە لەم بارەیەوە، نا شتێکی کۆنکرێت هەیە باسی لێکراوە و تەنانەت ئەوەش دەڵێن کە ئەوان ئێستا باس لەوە ناکەن کاوان پرۆسێکی ئاشتیان دەست پێ کردووە. دەڵێن ئێمە ویستومانە زەمینەیەک بۆ ئاشتی بڕەخسێنن، واتە هەموو ئەو هەوڵانەی ئەواندایەنە بۆ ئەوە بووە کە
لە زمینەیەکی ئاشتیەوە ئەمە بۆ خۆی ئینسان دەتوانێت بڵێ شتێکی پۆزیتیڤە بەڵام زۆر ناڕوون بوو و زۆر ینی کۆمەڵە زۆر دروشم باس کرا کە ئێسەوە ڕۆژ بە ڕۆژ دەرەکەوێ کە ئەوانە هەمویان دروشمی سیاسی بۆ گەرمکردنی بازاری سیاسی بوو ئەگینا لە ئەرزی واقعە هیچ ڕێککەوتنێک نییە و هیچ شتێکی وان نییە کە لە بەرامبەردا ئەمان چی بکەن و حکوومەت چی بکە ئەوەی کراوە وەکو بەڕێز کاک سەلاحەدین گوتی تەنها شت کە هەستی پێدەکرێت ئەوەیە کە خوێن ڕشتن نەماوە ئەوەی شتێکی زۆر گرنگە و زۆر پۆزیتیڤە و دەتوانێت دەواازە بکاتەوە بۆ چارەسەری. بەڵێ جۆگرانی بەڕێز بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان ڕاستە خۆی ئێوەش دەتوانێت بەشداری لەم بەرنمەیە بکەن بە ژمارە تەلەفۆنی 1202 619 3062 ڕۆژنامەوان سەباح ئەترۆشی لەگەڵمانە لە دهۆکی کوردستانی عێراق. کاک سەباح ئەم کاتت باش. ئەم کاتتان باش. دیارە ئێوەش وەکو ڕۆژنامان وەکو ئێمە بەدواتچوون دەکەین هەمومان بەسەر پرۆسی ئاشتی لە نێوان کوردەکان و هەروە حکوومەتی تورکیا. ئەگەر سرنجێکی خۆتان هەبێتن لە ڕوانگەی ئێوە پرۆسی چۆن بەڕێز تۆ دوایش فەرموو ئەگەر پرسیارتەبی بۆ میوانەکان. بالاستمرار دست پروسا هنه پروسا تو بحثی آشتی خازی دکن و آشتی کردستان ترکیه بود چون آمن هنده پینگاوید باشد هادین هاوی بله از پینگاوید هنه بر همه وان جاره باش نیه بر همه که برتاش نیه آری شهر مازنی از ترگا حزب بایدیه رگاف که بروزبونا قباره که مازنی حزبا و هر حزبه که هر ایدولوژیه که باوری بلاینه دی سیاسی نویدن بیت اگر هنده که اتفاق گرتد ناف کرده دا نویدن آری شمازن کردان ابونا اتفاقه نبونا گرتنه راستی اجبر هنده جی از دبینم که اف دا آشتیه و سکه جوان افتر و کارم باش هادی نکرد نگو میوانی مجی گوگری کشتن باش اول کشتن جای راستی خیلی غیتن راستی و تفیاجی با خیلی راستی امت قناغه که در دنیای کرد باشتر یتشیاین آشتی ریکن آشتی شد باز دست خواه بینم نکره که خیلی غیتنی ترکیه جی یاسمه یا برستی گهش نتیتن بو ملت کرد ایدی شیار بو لقناغه کردینه و خلقه ویجی باش و آماده کریه بو هنده بندست نبن سر دست بن چونکی گل جارم افکو سهدان گلاکی یا چمن افکه که جای وقت روزنامه وانک بجن هیچ آریشک مدگل ترکیه نیه بس مزیدن ام بندست نبین ام بهینه سر دست آم آگه دار کنم بجن که من ام یعنی ببینه دولتیش بلا ناو دولت ترکیه داوین بله من مذهبی زمان خوب آوین من مذهبیتن ترکیه دا کو ام جینت هوا ترکیه دام پیبدت کو کرد جی پارچه که جی ترکیه از چنده هنی گلک افخاناهیه بلی آریشه وکی مگویته نه هفگرتنا کردیه هگیش میجه گلک کشین کردی چرا سر بکن بسیارمش میوانیته اوه آیا لاین سیاسی یعنی احزاب سیاسی این کردی باکور و باشور و روشات و روش آوا شرکت که کو هفگرتی بنو باوری بیکو دو نبید نه هرکی اجنده که تایبت هبید لگر ولاتا که یعنی هندک حزب کنه دیگل ایران تاون کار چبریار بدن هندک کنه لگر ترکیه تاون کار چبریار بدن هندک کنه سعودی تاون هندک لگر مصر تاون هندک لگر امریکا تاون کار سنگاپور بله بوچی ام هوارا خوب بگی نوان ولادت هنه هنگی ده هفگرتی آیا ملت هنگی بریار سروابطا پینید بو زنگ ملتی نیست والله سیاسی بود ملت بسبت والله سیاسی و هفگرت نبیدن زۆر سپاس دەکەم ڕۆژنامان سەباح ئەترۆشی دکتۆر جەبار با بزەنابتەوە دەست پێ بکەن فەرموو. بەڵێ ئەوە ئەگەر باسی پرسیارەکە بکەین کە لایەنە سیاسەکانی کوردستان بۆچی یەک ناگرن ئەوە پێم وایە ینی باسێکە زۆر قسە هەڵدەگرێەوە لێرەدا ڕەنگە زۆر بە کورتی مرۆڤ بتوانێت تەنهاوە بڵێ پارتی سیاسی بەرژەوەندی جیاوازیان هەیە بۆ چیمنی جیاوازیان هەیە لێکدانەوەی جیاوازیان هەیە جاری وا هەیە هەندێک پارتی سیاسی زۆر ئیدیۆلۆژیانە بیر دەکاتەوە لە چوارچێوەی ئیدیۆلۆژیەکەی خۆی زیادەتر هیچ یەکی تر قبول ناکات بەڵام دیاردەیەک هەیە لە کوردستانە ململانەیەک هەیە لەسەر
لەسەر سەرۆکایەتی کورد لەسەر ئاستی دنیا ئەوەیان زۆر باشکرایە. سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەو خەونە دەبینێ، سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان هەمان خەوی هەیە و هەندێ ڕنگ بێ سەرکردەی تر هەبێ لە پاڵ ئەوانیش جۆرە خەوێکی لەو جێگەیان هەبێ. جا ئەمە ماکینەیەک ڕاگەیاندن لە کاردایە بۆ ئەوەی ئەمە بەجێبێنێەوە. لێرەدا جۆرێک لە بەرچاو نەگرتنی واقعێک کە ئەمڕۆ لە ئارادا هەیە کە 4 پارچەیە لە کوردستانەوە، هەر پارچەیەکی کوردستان کۆمەڵە ڕێکخراوی سیاسی خۆی هەیە کە زیاتر لەو بارەوە هەڵقوڵاوە، ئەوان زیاتر کێشەکان دەزانن و ئەو تێکەڵیەی کە لەگەڵ دەوڵەتانە هەیە و هەڵبەتە ئەو جوگرافیای کوردستان کە وای کردووە ئەم پارچەی کوردستان لەگەڵ ئەو دەوڵەتەیە جۆرێک لە هاو پەیمانی هەبێ و ئەمیتریان لەگەڵ دەوڵەتێکی ترا، ئەمە هەموویان بوونە بەهۆیەکی کەوەی کە یەک گرتو یەک دیدی یەک بۆچوون نایە و دیاردەیەکە بۆ بەڕاستی بۆ مەسلەیەکی تری زۆر گرنگ ئەوش ئەوەیە کە کورد ناتوانێت هێشتا لافی ئەوە لێ بدا کە بووە بە یەک نەتەوە لەسەر ئاستی سیاسیە. لەسەر ئاستەکانی ترا ڕنگ بێ باس لە یەکنەتەوەی بکرێ، بەڵام لەسەر ئاستی سیاسی و خەونی سیاسی و یەکگرتنی ئامانجە سیاسەکان هێشتا پێم وایە کورد وەکو نەتەوەیەکی تەواو کۆنسلیداسیۆنی تەواوی خۆی وەرنەگرتو. بەڵێ بەڕێز کورتمەز ئەگەر دەنابشت پێت خۆش بۆ وەڵامی تێبینی و هەروە پرسیاری ڕۆژنامان سەبا هاترۆشی بدەیە و هەروها پرسیارەی خۆشم دەخەمە پاڵ پرسیاری ئەو ئایا لە کوردستانی تورکیا و بەگشتی لە تورکیا خەڵکەکە هەستی ئەوان هەیە کە پرۆسەیەک بە معنای پرۆسەی ئاشتی دەستی پێکردووە نێوان تورکیا و هەروها نێوان کوردەکان؟ ئایا شەفافیت هەیە لەوەیدا بزانین چ دەگوزارێت یا چ ناگوزارێت، یانی شەر پرۆسەیەکە نێوان ڕێبەری بەندکراوی پەکەکە دەست پێکراوە و وەکو دەڵێن بەرپرسانی زانیاری حکوومەتی تورکیا؟ فەرموو. یعنی ئەو پرسا یەکیانێتەوەی هەفگرتنا میلی استراتێژیەکی ماکرۆنەتەوی ڕۆژاتە ناوەڕاست لە پێشیا سیاسەتا کورد daha بێتری دفام و عقلê کوردای سیاسی de ya ڕاستەویا قەلسزایی ئەم گویا قبول بکن. نیوێ مەسەلەیەکی بتەخمینە من di pêvajoya çareserkirina pirsa Kurd Kurdistan de ev dere. Yani çıkas nîvê meselê em bêjin mesela kolonyalizma, mesela konjektürê, mesela herêmê, mesela ew nîvê meselê jî mesela fama Kurdayî siyasî tefekkür û îdraka millî neteweyî ku li ser hemû berjewendiyên grûbî û siyasî û ایدئولوژی و اوی به تجربه اف ضعیف خلص نهاجی خلص نهاج دما خوی هری پاپولار ده او مثلا کنگره نتوی لیون باور بکن قام سیاسی ایدئولوژیا همه بیل شورا خو دمینن جو بونی هیوی بی احتیاط یعنی جوی پیواجوها ام بیجن کنگره کنفرانس نتوی ده سرانسر چار پرچین کردستان دجی مروون هری اپتیمیست دیسا احتیاط نیجیوی مسئله دوین لورا کو روشا گروپین سیاسی پارتی ولایین سیاسی ادراک و تفکر کی استراتژیا نتویا یکیه نتویا دوره مویا دبینن لبامن پروبلم کردای هری مزن ابجو خو اویا بقناعت من کاش ما مستجبار فکر بزنید بیا نتو بخو افراندنه که تاریخی کلتوری اقتصادی یکیه زمان یکیه بازار اقتصادی یکیه کلتور و چانده یکیه روح و گیانا ام بیشن نتواتی لبیدرهانه یعنی بخو اثر بیایی و رزگاریا یاکی دامزراندنا نتو دولتی زی اثر یکیه سیاسی لسرانسر دنیای وهابوی لکردستان جدوی وهابوی لی افقل سه ادرهانه که من کردستان سوا جعالی جغرافی و نتوی و کلتور و زاراوا و زمان در کردستان پرچبویی ها قاسی جعالی فاما سیاسی در کردستان سیاست کردستان رو بکاره پرچبه به در حتی سیاست موها لسر پروسس آشتی از بخود وید پیواجوی وید پروسسی و که پروسس آشتی ifade ناکن بقرات من و که پروسس آشتی ifade کردن جی راست مین الویدرهانه نوها هنده گفتگو هنه جخو یک عالی مخاطب کردان لباکور کردستان پارتی دستلاتدار سروک وزیری وی یه امبیزن خودی کاریزما ناف دنیای تین آسکرین اب چند سال داویه دبیزه
ام حتى داوی حاضرن به طرف و آلیین سیاسی را رونن مجول بمبان مثلا یا درێژن و دەستێ خۆ درێژی ئالیە کووردا دکردن لێ مخابن ئالیە پەکەکە بە ئسرار گوتن ینی چ پەکەکە بخۆ چ دەر و دۆرێن وێ لەگال وەکە بەدەفە وەکە یێدن گوتن کو ئەم بێ ئیرادە درێ مژارێدە ئیرادا مە لی ئیمڕاستێ دەستێ سەرۆک ئۆژەڵاندەیە ون دبێ هەرم بووی خەبەر بدن ئەو ئەوێرە تەرس یعنی دەولەتێک مرۆڤێک لەدەستێویدە گرتی حتا گران و دبنێ گرانێکیدا دەولەت ئەرزان هەرە بویرە ڕوونی مزاکەرەیان بکێ ئەم تابعاتا مزاکەرەکردنە ڕێتوشتێکی تەرس لێ مخابن ئالیە کووردا ئالیە پەکەکە ئسرارا بیادامین بەر حکوومەتێ دداویە دە حکوومەتێ مربع خوشان مربع میشه استخبارات شیان رو دیگه تو دلاره هدیتن تکرن. اصلا یوان هدیتنا چیه؟ خوش کو برایان کس نزانه بیا. یعنی راستیاوی امواج اوبجکتیو نزانه بیا چیه؟ آلیه تر دبی درده کلیته راست بیجه. متو بازاری نکریه ملسر رواشاندنا شر و قداندنا کشتنا جلان سوزکی ساندی گوتنکی مجلسی جلان کی تعلیمات کی دانیه. باشه زۆر سپاس بەڕێز کورکمەز باشه اساس ئەوێ کو نەورۆزە 2013 ئۆژەڵان پەیاما خودا پارادیگمایەکی نودانی ئۆرتێ دوێ پارادیگمایە دەژی ji بۆ حەلا پرسا کوردستان استراتژیەک بنێن دوێ دەرێ باشه بەڕێز کورکمەز ئەگەر دەرفەت هەبیت بە یعنی ئەو بگوتنە ئۆژەڵان ji مۆدەرنیتا کاپیتالیست درباسی مدرنیست ها دموکراسیه دبل بدرهانه و دورا شر و شدت زده کرسنه و ریا سیاست ریا خواص دموکراتیک دیپلماسیه ترجیح دکل بدرهانه باشه برز کورکمەز یارمەتی جەنابەت برز کورکمەز تکه همو دوست و عالی و طرفین کردا و دوستن کردا پشگیری بدن به کنسپته یعنی دورا شر باشه بەرز کورکمەز بە یارمەتی جەنابەت ناچارم قسەکان بە جەنابەت ببڕم بەرز سەباحەدین کورکمەز تکایە بەڵێ بەرز کورکمەز بە یارمەتی جەنابەت ناچارین قسەکان بە جەنابەت بڕین چونکی کاتمان زۆر نەماوە زۆر مەسەلەی دیکەیە باس بکەین داوا لە دەرهێنەری بەرنامە دەکەم هندێک لە دەنجی سۆلی ئۆزاڵ کە مامۆستای زانستە سیاسیەکانە لە زانکۆی ئیستانبول هەرێزە و دەنگەمان بۆ لێدا بزانین هندێک باسی ئەوە دەکاتن کە ئەو پرۆسەیە شتێکی زیاترە تەنها لە تێکەڵای پەکەکە دەگەڵ حکوومەت و گوێمان لە قسەکانی بێت دەگەڕێنەوە لای بەڕێز جەبار قادر. A lot of things are happening in the wider Kurdish world, if you will, with different interests emerging, Syrian Kurds, Iraqi Kurds, the PKK as political player. So we cannot just look at the PKK nationally in order to determine exactly what's going on. We cannot really... دەڵێ شتەی زۆر ڕوودەدات لە پەیوەندی بە کوردەکانەوە هەروەها بەنژەوەندی جیاوازیشەنە کوردەکانی سووریا کوردەکانی عێراق و هەروەها پەکەکە یاریچی سیاسین بۆیە ناتوانین تەنیا بڕوانینە پەکەکە لە ئاشتی نیشتیمانی و بڕیار بدەین چ دەگوزارێت ناتوانین مەسەلەی پەکەکە شی بکەینەوە سربەخۆوە جیالەوەی کە لەباری کوردەکانی سووریا و کوردەکانی عێراق ڕوودەدات. دکتۆر جەبار قادر ئەوە تایبەتمەندی جەنابەت دەکرێت جەنابەت باسی ئەو ڕۆڵی کوردستانی عێراق و هەروەها ئەو بارەی کە لە کوردستانی سووریا دەگوزارێتن لە پەیوەندی بەو پرۆسەی ئاشتی کە لە نێوان تورکیا و پەکەکە هەیە ئایا جیاوازن دەکرێت جیاواز بن یان نا؟ بەڵێ تورکیا لە هەوڵەکانیا بۆ ئەوەی یعنی لەو شەڕە ڕزگاری بێت لەسەر دوو ڕەهەندکاری کردیەکیان ئەوە بوو هەوڵەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕێگای پارتی دیموکراتی کوردستانەوە و سەرۆکی هەرێمی کوردستانەوە کە هەوڵ بدرێ پەکەکە بەوە قایل بکرێ کە دەست لە شەڕ هەڵگرن و داواکاری زۆریش نەبێ تەنها ئەوە بێ کە کەشوهەوایەکی وا بێتە ئاراوە کە بتوانرێ خەباتی سیاسی بکرێەوە بتوانرێ هەندێک هەنگاو بنرێ لەم لایەنەوە پێم وایە تورکیا گەیشتە ئاستێکی تەبەن چاوپێکەوتنەکانی میت لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلانە هەر لەو چوارچێوەیە دێت چونکە ئەو وەکو کەسێک هەر وەکو کاک سەلاحەدینیش وتی وەکو کەسێک دیل کە لای حکوومەتێک بە کەیفی خۆی دەتوانێت چۆن قسەی لەگەڵا بکا و چی ئەمریکی پێ دەربکاوانە لایەکەی تری ئەوەی ئەو ڕووداوانەی لە سووریا کات نەکایەوە
و ئەو ڕووداوانش کە ئەو بەڕێزە کە باسی کرد من بەباشی گوێم لێگرت ئەو خویستی بیخاتە چوارچێوەیەکۆ کە هەر لە سەرتاوە وا بیرکراوەتەوە بەڵام من پێم وایە ڕووداوەکان کە دوای ئەوەی ئەو گۆڕانکاریان بەسەراهات ئێستا ڕەهەندی کوردی سووریا لە ناو مەسەلەکەیە زیاتر ڕەنگی داوەتەوە و تورکیا ناچار بووە هەڵسو کەوت لەگەڵ ئەمەیە بکاوە لێرەدا قازانجێکی زۆری کرد چونکە زانی ئەو هێزەی کە لە کوردستانی سووریا دەسەڵاتدارە هێزێکە ینی لەژێر دەسەڵاتی پێکەکەیە هەیە و دەتوانێت لە ڕێگای سەرۆکی پێکەکەوە کۆنتترۆلی ئەو هێزش بکەوە سەردانەکەی ساڵح موسلیم بۆ تورکیا لەو چوارچێوەیە دێت چونکە بەبێ ئەمری پێکەکە بۆ ساڵح موسلیم بە هیچ شێوەیەک ئەو نەدەچووە تورکیا و نەچاو پێکەوتنی دەکرد ئێستا تورکیا تووشی کۆمەڵی کێشە هاتووە بەتایبەت لەوەی کە پەیوەندی لە گۆڕانکاریەکان لە نێو خودی سووریا هەیە بەتایبەتی باڵادەستی توندڕەوە ئیسلامیەکان کە بووە بە کێشەیەکی گەورە بۆ هەموو ئەو لایەنانەی کە پشتگیریان لەوەی کە ناوی شۆڕشی سووریای لێدەنراوە یا سوپای حڕوچی ئەوانە جا لێرەدا ئەو فاکتەری کوردی هاتووە تەکایەوە بەڵام هێشتا لە گۆڕانکاریە و هێشتا مرۆڤ ناتوانێت بیخاتە چوارچێوەیەکەوە نازانێ بەرەوکوێ دەڕوا بە تایبەتی کوردەکانی سووریا لە ناو خۆیانە یەکدەنگ نین و ئالۆزی زۆر لە بینیانایە تەنانەت ئالۆزی لە نێوان سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پارتی پێدەشە هەیە لەبارەی ڕووداوەکانی سووریا لەبەرەوە پێم وایە تورکیا لەم ڕەهەندەیشەوە هەوڵەدا ئەوەی کە بە پرۆسەی ئاشتی نێو دەبرێ و ئەو پەیوەندی کە لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلانە هەیە بۆ خزمەتی ئەوە بەکاری بێنێ کە بتوانێت لە مەترسیەکانی ئەو بزوتنەوەی لە کوردستانی سووریا هەیە کەم بکاتەوە لەسەر ئاسایشی نەتەوەی تورکیا. دەڵێ جۆتان لە بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانە تەلەفۆنێکی وەردەگرین ڕۆژنامەوان هەرێم جاف لەگەڵمانە کاک هەرێم فەرموو. بەڵام کاتێک باش بەخێراتی یانە بەڕێزانش دەکەم بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تۆرە گرنگە بە بۆچوونی من وەکو ڕۆژنامەنووسێک و وەکوی کەم زۆر چاودێری بارودۆخی کوردانی تورکیا و ئەو هەنگاوانە دەمێن کە پاکەکە ناوێتی بۆ پرۆسەی ئاشتی لەگەڵ دەوڵەتی تورکیا بەداخەوە ئەوە دەوڵەتی تورکیایە بەرەو پێش یانی بەرەو هەنگاو نامێت بۆ پێشوازیکردن لەو پرۆسە ئاشتی کە پاکەکە دەست پێشخەری کردووە لەگەڵ تورکیا بۆ ئەوەی پرۆسەکە زیاتر بەرەو پێش بڕوا دیارە لەگەڵ نازانم گوێتان لە منیانە بەڵێ جۆمان لێ فەرموو. بەڵێ لەگەڵ قوڵبوونەوەی قەیرانە سیاسیەکانی خۆڕەواتی ناوڕاست و بە تایبەتیش قەیرانی سووریا و ئاڵۆزیی سووریا و هەڕەشەکانی ئەم دوو سێ ڕۆژەی ئەمریکا لەوەی کردنی گوردی سەربازی لە سووریا بدا و لەلایەکی تریشەوە پەیوەندەکانی تورکیا لەگەڵ کوردانی سووریا کەم تا زۆر هەنگاوی ئەتوانم بڵێن هەنگاوی باش بنێن لەبەرەوەی ئەمە چەندین جارە بەڕێ ساڵح موسلیم بانگێشی تورکیا و گفتوگۆی لەگەڵاکێ و تورکیا دەوڵەتی ئەردوغان گەشتووەتە و قەناعەتەی کە پەیوەندی باش و تەندروستی لەگەڵ کوردەکانی عێراق و کوردەکانی سووریا باشترین پەیوەندیە لە هەموو دراوسەکانی تری لە وڵاتانی دراوسی تری و باشترین قازانجی ئابووری بۆ نمونە لە کوردستانی عێراقدا کردووە و لە ئێستایشدا ئەگەر بیەوێت تورکیایەکی دیموکرات و تورکیایەکی پڕ لە ئاشتی بەرقەرار و تورکیایەک کە نە خوێنی تورکی تێدا بڕشێ و نێ خوێنی کوردیشی تێدا بڕشێ و ئاشتی بە شێوەیەکی ئەتوانم بڵێم لەجای قەیرانی سووریاوە بە شێوەیەکی بەرفراوان لە خۆڕەواتی ناوەڕاستدا بەرپا بێت هەبێت تورکیا سەپاسەد بڕای بە هەنگاوەکانی پەکەکە هەبێ کە ناوێتی بۆ پرۆسەی ئاشتی و هەبێت تورکیا دەستپێشخەری زیاتر بکە باشە بڵێ بەرز هەرێنجاف تکایگە پرسیارت هەبیتن چونچی ماوەمان نەما ئایا هیچ پرسیارت هەبوو یان نە چونچی تێبینەکانی جەنابتمان بیست ئایا پرسیارشت هەیە یان نە بەڵێ من پرسیار لەو میوانە بەرەزان دەکەم پێیان دەڵێن یعنی هۆکارەکە چییە کە دەوڵەتی تورکیا یعنی چی ترسێک لە دەوڵەتی تورکیا پێم وایە ترسێک لە سیاسەتی دەوڵەتی تورکیا هەیە کە بەدەم دەستپێشخەری پەکەکەەوە ناچێت بۆ پرۆسەی ئاشتی و هەڕەشەکانی پەکەکەی دووڕۆژی ڕابردنەوەی کە شەر دەبەنە کۆڵانەکانی تورکیا بۆ بەدەستهێنانی مافەکانیان قەیرانەکە بەکوێ دەگەێنێت
ئەگەر هاتوو تورکیا هەنگاوی لەنا باشە زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم بەرز کورکمەستکە یەک دەقەت هەیە لەوە زیاتر کاتمان نەماوە دقەیەک تێ دقەکەش بۆ دکتۆر جەبار هەڵدەگرم فەرموو پرسەکە ئەوەیە کە ترسی پرسەکە بەرز کورکمەس داوا لێبوون لێ دەکەم پرسەکە ئەوەیە کە ترسی تورکیا چیە چونکی بەڕێڕای هێندێک چاودێران تورکیا ئێستاش ترسی لەوە هەیە کە ملەتی خۆی ئەری هێندێکیان ئێستا جوانەی منداڵیان لێکوژراوە ڕێبەری بەندکراو بە بەرپرسیار دەزانن ئایا خودی حکوومەت پشتیوانی خەڵکی هەیە یانە ترسی تورکیا لە چیەکە هەنگاوی بۆ پێشخستنی ئەم پرۆسەیە هەڵنەهێناوە و هەڕەشەکەی زۆر ئەم ڕاست شیرۆڤە بکەن ئەف پرۆسەس ئەف پێواژۆ عشکی نینێ پێواژۆ شەڕاوەستاندنەیە و مذاکرەکردنایە یعنی بێژش دەربایە شەر بە زمانێکی لیتەراتورێکی سیاسی گفتوگۆکردنا مەسەلەیانی حالê hazırda ji alî hikûmetê de programeke konkret tunîn li ser hela mesela Kurd tiştên niha dikin hin tamîratin tiştên basîtin piçûkin aslen evana nêzî ew ê nînin nêzî hela meselê nînin mesela Kurd meselekî siyasî ye divê bi müzakere û guftugûyên siyasî çêbibin partiyekî re bi şexsiyetێkî re li hebs û zîndaran çênabe باشە زۆر سپاس yekîtî û îtîfaqa xwe çê bikin temsîlkariya yekîtiya netewî derxînin pêş زۆر سپاس دەکەم بەرز کورکمەس لەگەڵ دۆست و متەفیقا jî evan müzakereya pêş debibin باشە دکتۆر جەبار جەنابی 45 سانێت هەیە فەرموو دواوتە بای جەنابت بێ بەڵێ شتێکی سەیرەوەیە مەسەڵەن پارتی کرێکارانی کوردستان لە بەرامبەر ئەو دەست پێشخەریە تەنانەت داوای ئەوەی نەکردووە لە لیستی تیرۆریست دەربکرێت لە دنیاە و لە هەڵوێستی تورکیا و ئەوەی کە تورکیا هەنگاونانێ مرۆڤ دەتوانێت تێبگا تورکیا کە ساڵەهای ساڵە ئینکاری کوردی کردووە و بە ئاسانی بتوانێت ئەو بزوتنەوەیە لە کێشەکانی خۆی لەگەڵ ئەو بزوتنەوەیە کەم بکاتەوە هەڵبەتە کەمترین هەنگاو دەنێ چونکە ئەو تا ئێستا ئەوەی ڕانەگەیاندووە کە ئەودان بە گەلێکدا دەنێەوە هەموو مافەکانیەوە ئامادەیە بۆ هەموو چاوپێکەوتنێ لەبەرەوە من پێم وایە پرۆسەکە لەسەر بنەمایەکی پتە و دانە مەزراوە بۆیە ئەنجامەکانشی بەو شێوەیە دەبێەوە هەر ڕۆژێک گوێمان لە شتێکە بێ بەڵام ئەو هەڕەشانەی پارتی کرێکارانی کوردستان کێشەیەک دروستەکە ئەوشەوەیە ئەوە دەخاتە ژێر پرسیارەوە ئایا لە بنەمادا پارتی کرێکارانی کوردستان دەستبەرداری چەک بووە و خەباتی چەکداری بووە بە یەکجارێکی وازیێنەوە بەڵێ زۆر مەمنون دکتۆر جەبار قادر و هەروەها بەڕێز سەباحەدین کورکمەس زۆر سپاسان دەکەم و بەداخەوە ماوەی پێویستمان نەبوو بۆ شیکردنەوەی زیاتری ئەم پرۆسە گرنگە دەرهێنەری بەرنامە هاوکارم هەرێز خەندان ئەندازیارانی دەنگ و ڕەنگ نەشوان کاڵێ و محەممەد سلێبی من وەختە بەشێوانی داوای کاتەچی خۆشتان بۆ دەکەم ئێرە واشنگتنە دەنجی ئەمریکا بەشی کوردی